بەرەبەیانی حوتی خەزەڵوەری 1370 ڕێگای ڕۆژانەی نێوان بنکەی دەفتەری سیاسی حیزبی دیموکرات لە دێی بۆڵەی بناری قەندیل و شوێنی بنەماڵەکانی سەر بە دەفتەری سیاسی گوندی ئێنجزێ شایدی تاوانێکی دڵتەزێن بوو. تاوان لە دژی سەرنشینانی مینیبوسێک کە زیاتر لە 20 کەس دەبوون. ئەوان پێرسۆنێلی کۆمیسیۆنەکانی سەر بە دەفتەری سیاسی و ئەندامانی بنەماڵەکانی حیزب بوون کە دەچوونە سەرکاری ڕۆژانەیان. چەند کەسێکیشیان لە میوانی و شایی ڕۆژی ڕابردوو دەگەڕانەوە کە بوون بە ئامانجی پیلانێکی تێرۆریستی. تێرۆریستەکانی سەر بە ئیتلاعاتی کۆماری ئیسلامی وانەتێکی بۆمبڕێژکراویان کە چەند بۆشکە سوتەمەنیشی لەسەر بوو بە بیانووی لە کارکەوتن لە تەنیژ ڕێگای سەرەکی هاتوچۆی تێکۆشەرانی حیزب ڕاگرت بوو. کاتێک مینیبوسەکە لە ئێندزێوە دەگاتە ڕاستی وانێتە بەڕواڵەت لە کارکەوتووەکە، تێرۆریستەکان لە دوورەوە بە کۆنترۆڵ وانێتەکە دەتەقێننەوە و بەم جۆرە مینیبوسەکە بە سەرنشینەکانیەوە دەبێتە تێشووی تەقینەوە و گڕ و دووکەڵ. بەهۆی ئەم تاوانە سێ تێکۆشەری بەوەجی حیزبی دیموکرات شەهید بوون. زۆربەی سەرنشینەکانی دیکەش بە توندی بریندار بوون کە ئەگەرچی بەخۆشیەوە لە مردن ڕزگاریان بوو، بەڵام هەتا ئێستاش شوێنەواری تەقینەوە و زەبری ڕووداوەکەیان لەسەر جەستەیان ماوە. سێ شەهیدی تاوانی تێرۆریستی حوتی خەزەڵوەری 1370 بریتی بوون لە مامۆستا مەلا ڕەسوول گەردی، حەسۆ عەلی پور و جەلیل مامایی. هەر سێک لەم تێکۆشەرانە لە چەشنی خۆیاندا نمونە بوون. ئێمە جەمعێک کادر و پێشمەرگەی حیزب بووین لە شوێنێک بە نێوی بۆڵێک کاری ڕۆژانەی حیزبیمان ڕادەپەڕان، بەڵام بۆ حەسانەوە شەوانە دەچووینە شوێنێکی دیکە بە ناوی ئێنزێ کە ماڵ و ژیانمان لەوێ بوو. ڕۆژی جمعە شایی بوو، هەمومان لە شایی بەشدار بوون. بەیانەکەی کە شەمەوە بوو دەبوو بگەڕێنەوە بۆ شوێنی کار. دوو مینیبوسمان هەبوون. مینیبوسێک تقریبەن 8 وەڕێ دەکەوت یا 8 چەند دەقەیەک و دوایوی بە کەمێک درەنگترەوە یاوی دیکەش وەڕێ دەکەوت بۆ ئەوەی دەوەخت خۆیدا بگەینە سەر کاری حیزبی ئەوانە. ئێمە ئەم جەمعەی لە مینیبوسی یەکەم داوین وەڕێ کەوتین کە حدودەن دەقەیەک ڕۆیشتین لە ڕێگای نێوان بۆڵێ ئێنزێ. من ڕاستەکەی ئەم ڕۆژە کوڕێکی چووکەم بە ناوی ئەیوب دەگەڵ بوو، لەبەرەوەی نەخۆش بوو لە ئێنزێش دکتور نەبوو، ئەمە نەخۆشخانەیەکمان هەبوو لە بۆڵێ دەمبر بۆوێ، هەروە لە ڕێ لەگەڵوی مەشغوڵ بووم. لەگەڵوی مەشغوڵ بووم، ئەوەندەم هەست پێ کرد ئەو ماشینەی ئەمە تێدا بوون یا ئەو مینیبوسەی ئەمە تێدا بوون یەک دەفعە سەبری کردەوە، ینی هەروە پێچێکی چووکە بوو سەبری کردەوەی دێ من زلمەیەکم لە نێو چاوم پەیدا بوو. زلمەیەکم لە نێو چاوم پەیدا بوو، یەک دەفعە چاوم دوکان چاوم هەڵێناوە، ئیدی دەستم لە ناو چاومدا دەم و چاوم هەموو خوێن بوو. دیتم لە گۆشەیەکی ماشینەکەش لە گۆشەی دەستی ڕاستی ئاورێک و دووکەڵێکی ڕەش ناو مینیبوسەکەی داگرت بوو. چاوێکم لە وەبیرم هاتەوە یەک دەفعە من کوڕە چووکەکەم ئەیوب بوو دەگەڵ چاوم لێکرد، ئەویش هەروە لە ئامێزمدا نابووە. خوێنی من و خۆشی کە بریندار بوو تەواو لە خوێندا سوور بووی. دێ من کە چاوم کردەوە تەواو میروسەکە وردە دەست و تا هاوار و دەنجی هاوڕێیان دەهاتن، یەک دەیکوت ئەو ماشێنە تەقێەوە، یەک دەیکوت من بەڕاستی پێم وا بوو تەسادفی نێوان دوو ماشێنانە، چونە من شتێکم نەدی بوو لە دەوروبەری جاددا. لەو بێنەوبەریدا من هەستام لە دەرکەژ نزیک بووم، ئەیوبم هەڵگرت برمە دەری لە گۆشەیەکدانەوە ئاوە گەڕامەوە بۆ ناو مینیبوسەکەی. لەو قەزێدا یەک دەفعە دیتم یەک چاڵی گەورە دروست بوو. لەو بەحسەدا ئەوانەی کە ماشینەکانی بکت و توێ تایەک لێرە بووە، تایەیەکی تەگەرەکەی بە ناوی پەنچەری هاتووەتە دەرێ ئەو تەقیبەتەوە.
بەسوورە تەقوینەوەکەەوە بە وەزعی ڕوویدا حەوادثێکی ناخۆش حدودە نێمە 30 کەسێک زیاتر بووین لەو میربووسەدا نزیک بە تەواویان بریندار بوون 3 هاوڕێمان لەو حەوادثەدا شەهید بوون. سەر لە بەیانی ڕۆژی سێشەممەی ڕابردوو لە کاتێکدا مینیبووسێک هێندێک پێشمەرگەی حیزبی دموکراتی کوردستانی ئێران و چەند کەس لە ژن و منداڵی هاوڕێیانی حیزبی بەرەو بنکەی نەخۆشخانە ڕادەجۆست ماشێنێکی وانێتبار کە بەڕواڵەت پەنچەر ببوو لە قەراغ جادە ڕاگیرا بوو لە پەنای مینیبووسەکە تەقیەوە. لە ئاکانی ئەو تەقینەوەیەدا بەداخی گرانەوە 3 ڕۆڵەی بە نرخی حیزبەکەمان بە ناوەکانی کاک مەلا ڕەسووڵی گەردی، کاک حەسۆی ئەلیپور و کاک جەلیلی مامایی شەهید بوون و ژمارەیەکیش بریندار بوون کە بە خۆشیەوە برینەکانیان جێگای مەترسینی. لە نێو بریندارەکانی ئەو ڕووداوە دڵتەزێنەدا ژمارەیەک ژن و منداڵی کەمتر لە 10 ساڵیش بەرچاو دەکەون. ئەو جینایەتە دژی ئینسانیا کاری چێیە؟ چێ نەخشەی بۆ کێشاوە و چێ بەڕێوەی بردووە؟ ڕەنگە بۆ دیتنەوەی مۆرە وردەکانی ئەو یاریە پرشورەیە بە گیانی ئینسانەکان تووشی گیر و گرفت بین و نەتوانین وەڵامی ڕوون و بێ ئەملا و ئەولا بدەینەوە. بەڵام دۆزینەوەی عاملی ئەسلی ئەو جینایەتە و ناسینی ماچی تەواوی ئەو جۆرە کردەوە تێرۆریستیانە کارێکی نییە. لە هەر کەس لە کوردستان و ناوچەکانی دیکەی ئێران و تەنانەت وڵاتانی دەرەوەش پرسیار بکەی دەست بەجێ پەنجە بۆ لای کۆماری ئیسلامی ئێران ڕادەدێرێ و مۆری تاوان لە نێو چاوانی کۆنەپەرستانی فەرمانڕەوا دەدا. مەلا ڕەسوول گەردی کوڕی محەممەد ساڵی 1311 هەتاوی لە بنەماڵەیەکی نیشتیمان دۆستی گوندی جەران سەر بە ناوچەی پیرانشار لەدایک بوو. شەهید مەلا ڕەسووڵی گەردی توانی هەتا پۆلی 6 سەرەتایی بخوێنێ و دواتر بۆ خوێندنی زانستی ئاینی ڕەوانەی حوجرەی فەقێیان کرا و لە ئەنجامدا وەک مامۆستایەکی ئاینی نیشتمان پەروەر و لایەنگری وەرزێڕان ناوبانجی دەرکرد. شەهید لە ساڵی 1311 لە گوندی شیناوەی سەر بە ناوچەی پیرانی پیرانشار لەدایک دەبێ لە بنەماڵەیەکی مامناوەندی. ئەو کات دەتوانێت هەتا پۆلی شەشەمی سەرەتایی دەرس بخوێنێ و دواتر درێژە دەدات بە خوێندن لە حوجرەی فەقێیاندا و سەرنجام دەبێت بە مامۆستای ئاینی. چەند خاڵێکی گرنگ کە لە ژیانی ئەو ئینسانەدا زۆر جێگای لێوەربوونەوەن ئەوەیە کە هەر لە سەرەتای ژیانی ئەو ئینسانە هەز بە چەوسانەوەی گەلەکەی دەکات. خۆشەویستیەکی تایبەتی دەبێت لە ناودڵی هەموو چین و توێژەکانی زەحمەتکێشی ناوچەی پیرانشاردا. مەلای ئاینی بوو، پێش نوێژی گوندەکەی خۆیان بوو، بەڵام لەگەڵ ئەوەشدا لەسەر ڕزقی خەڵک نەدەژیا، بەڵکو بۆ خۆی ڕزقی خۆی و ماڵ و منداڵی پەیدا دەکرد. وەک هیچ مەلایەک بەراتون زەکاتی وەرنەدەگرت. لە بەشی تەبلیغاتدا لە بەشی تەبلیغاتدا بۆ حیزب بۆ کاری حیزب بۆ گرێپوچکەی نەتەوەکەمان بۆ مشکلە و بەشخراوی نەتەوەکەمان ئینسانێکی زۆر ئاگا و ڕۆشنبیر بۆچی ئەرزم کردن بە زمانی سادەی کوردەواری لە مزگەوتەکان قسەی دەکرد. قسەکردنەکەی مامۆستای بە شێوەیەک بوو کە هەموو کەس لە ناخی دڵەوە قسەکانیان وەردەگرت، چونکە لەسەر ئەو مشکلەی بێسەوادی و بێمافی و زاڵمی و ئەوانە کە قسەی دەکرد بە زمانێکی سادەی کوردەواری و لە هەموو شوێنەکانیش پێشوازیم لێ دەکرا، پێشوازیەکی گەرم
وە زۆربەی مامۆستایەکانی بە ئەلحەق لە ناوچەی پیرانان کە بەشێک لە لانجانیش کە خراوە سەر ئەو ناوچەی هاوکاری تەواویان دەکرد. ناوبراو ئەندامەتی لە حیزبی دموکراتی کوردستان و خەبات لە پێناوی ڕزگاری نەتەوەیی ساڵانێکی زۆر پێش هاتنە سەرکاری ڕژیمی ئاخوندی دەست پێکرد بوو. لەسەر کوردایەتی و تێکۆشان لە ڕیزی حیزبی دموکراتی کوردستاندا 4 ساڵ لە تەمەنی لە بەندیخانەی ڕژیمی شایەتیدا تێپەڕ کرد بوو، لە ناو بەندیخانەشدا هیچ کات بە چۆکدا نەهات بوو. کەسایەتێکی بەرزی ئاینی بوو بۆ خۆی پێشەوایەکی ئاینی بوو، تێکۆشەرێکی سیاسیش بوو. لە ساڵەکانی سەرەتای 1340ەوە بوو بە ئەندامی حیزب. ئەوەی ئەم بزانم لە ساڵەکانی 1346دا کە بزوتنەوەی چەکدارانە لە بەشێکی کوردستاندا لە ئارادا بوو، کاک مەلا ڕەسوول هاوکاریی نزیکی هەبوو لەگەڵ تێکۆشەرانی حیزبی دموکراتی کوردستان و لە نتیجەشدا گیرا و پێم وایە بۆ ماوەی 3 ساڵ یا 4 ساڵ حکمی زیندانی بەسەردا سەپا. بە دوای کودتای 28 گەلاوێژی ساڵی 1332 پەیوەندی دەکا بە حیزبی دموکراتی کوردستان و دواتر دەبێتە ئەندامێکی تێکۆشەری ئەو حیزبە. لە درێژەی فعالیەتی خۆیدا لە کاری سیاسی بەهۆی چالاکی و تێکۆشانی ناوبراو لە بواری سیاسیدا 3 جار زیندانی دەکرێت کە ماوەکەی نزیک بە 4 ساڵ دەبێت. لە زیندانی ڕژێمدا تووشی شکەنجە و ئەزیەت و ئازارێکی زۆر دەبێت، بەڵام هیچ کام لەو ئەزیەت و ئازار و شکەنجانە کۆڵی پێنادەن و لە خەبات و تێکۆشان ناتوانن بیوەستێنن. مامۆستا دەگەڵ 2 سیستمی حکوومەتی کە بەسەر ئێران و کوردستاندا دەسەڵاتدار بوون دەخەبات کەوت. مامۆستا زیندانەکانی شاهیدی قارەمانەتی بۆ دەدەن. حکوومەتی شاهنشاهی ئێران و ساواکی بەزی کوزاکوون لە کوردستان بە چەندین جار مامۆستایان دەزینداناویشت و ئەشکەنجەیان کرد، ویستیان بە چۆچی دابێنن. خافڵ لەوەی کە مامۆستا کەسێک نەبوو، خاوەنی ئەو بیرڕایە نەبوو، ئەو کەسە نەبوو کە ساواکی ئێران پێیوا بوو دەتوانێت بە چۆچی دابێنێ. خەبات ژێری و تێکۆشانی مەلا ڕەسوولی گەردی دەواقعدا بۆ ساواک و دەستگاکانی ئەمنیەتی حکوومەتی هەمە ڕەزاشا بە تەواوی ڕوون و ئاشکرا بوون، بۆیە دائیم ئەوان لەژێر کۆنتڕۆڵیان دەکرد، لەژێر چاودێری واندا بوو و هەموو هەڵس و کەوت و حرەکەتەکانی ویان کۆنتڕۆڵ دەکرد. لەو ساڵانی ئاخیردا کە خەباتی گەلانی ئێران دژی حکوومەتی هەمە ڕەزاشا پەرێگرت بوو، کەم مزگەوتی منتقەی پیرانشار و منتقەکانی دیکەی ڕۆژهەڵاتی کوردستان هەبوو کە مەلا ڕەسوول قسەیان لێ نەکا، کەم کۆڕ و کۆمەڵ هەبوو کە لەواندا مەلا ڕەسوول دژی حکوومەتی شای قسە نەکات، دروشم نەدا و پشتیوانی و دفاع لە ئامانجی گەلەکەی واتە ڕزگاری ملەتەکەی نەکات. کاتێک ڕژیمی کۆماری ئیسلامی هاتە سەرکار، لەگەڵ ئەوەی دەیزانی مەلا و زانای ئاینی ئەگەر پشتیوانی لەو ڕژیمە بکەن دەبنە خاوەنی پلە و پایە و سامان و ئیمتیازی جۆرا و جۆر. ئامادە نەبوو ڕوو لەو ڕژیمە و پشت لە نەتەوەکەی بکە. چەچی بەرگری لە خەڵکی کوردستانی کردەشان و لە ڕیزی حیزبی دموکراتدا ئەرچی جۆرا و جۆری گرتە ئەستۆ و هەر خزمەتێکی لە دەستی هات گریخی لێ نەکرد. لە سیستمی حکوومەتی ئەو دوایشدا کە بەدەست سیستمی مەلاکانە و دەسەڵات بە مەلاکانە، مامۆستا لە سەرەتای دەستپێکی شۆڕشی
ئێرانەوە یەکێک لەو کەسانە بوو کە ڕێکخەری ئەو حرەکەت و بسووتنەوانە بوو کە بۆ سەرکەوتنی شۆڕش و بە هیوای ئەوەی کە ئاوات و ئامانجەکانی کە ئەو خەباتی بۆ کرد بوو وەدی بێ خەڵکی ڕێکدەخست. بەڵام بەداخەوە لەو حکوومەتەشدا چاوەڕوانی و ئاوات و ئامانجەکانی مامۆستا بەدی نەهاتن. بۆیە مامۆستا بۆ جارێکی دیکەش قورس و قایم تریش لە جاران ڕێی خەباتێکی تند و تیشتر لە جارانی گرتبەر. مامۆستا بۆ شاخەکانی کوردستان کەوت دەگەڵ پێشمەرگەکانی حزبی دموکراتی کوردستان بەندەنە و بەندەن گوند و گوند شاخ و شاخ دیفاعی لە بستبستی خاچی وڵاتەکەی کرد. باوبزانین لە جەژنی 25 گەلاوێژی ساڵی 1358 هەتاویدا واتە لە ڕۆژی دامەزرانی حزبی دموکراتی کوردستانی ئێران لە پیرانشار وەک نوێنەری کرێکاران و جووتیاران و زەحمەتکێشان چۆن دەدبێ و چۆن پەیمان نوێ دەکاتەوە. هاونشتمانانی بەڕێز، برانی خۆشەویست، من لەلایەن تەواوی جوتیێران، زەحمەتکێشان، کارگەرانی ناوچەکانی پیران، مامەش مەنگوڕ لەم ڕۆژە پیرۆزەدا کە 34 ساڵی تەواو لە داوزرانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران تێپەر دەبێ و ئەندامان و هەواڵانی قارەمان و تێکۆشەری ئەم حیزبە لە دوای نووسینی مێژووی خەبات و کۆڵنەدەری نەتەوەی کورد بە خوێنی گەج و ئاڵی خۆیان خەباتی بێوسانی خۆیان تێپەر کردووە. پیرۆزبایی لە هەموو برایانی بە شەرەف و کۆڵنەدەری کورد ڕادەگەیەنم و ئێستاش لەبەر ئەمە هەتا ئاخرین پلەی ژیان لە هەموو ئەندامان و پێشمەرگە بە شەرەف و خەبات جێرانەی کوردستان پشتیبانی دەکەین. مەلا ڕسوڵی گەردی جێگایەکی تایبەتی لە ناودڵی کۆمەڵانی خەڵکدا هەبوو. لە هەر جێگایەک کە کۆبوونەوەی کردبایە و سخۆنڕانی کردبایە خەڵکەکە پێشوازێکی زۆر باشیان لێ دەکرد. لە لەو کاتەدا کە تەشکیلاتی حیزب دەستی بە بوژانەوە کرد و جارێکی دیکە تێکۆشەرانی دموکرات دەستیان بە سازماندانەوەی حیزب کرد جارێکی دیکە شەید مەلا ڕسوڵی گەردی لەگەڵ باقی تێکۆشەرانی ناوچە و مامۆستایانی ئاینی و ئەو تێکۆشەرە ڕووناکبرانەی کە لەگەڵ حیزبی دموکرات بوون دەورێکی ئەساسیان هەبوو لە بەرەو پێشبردننی کار و تێکۆشانی حیزبی دموکرات لە ناوچەی پیرانشار. مەلا ڕسوڵی گەردی لە پەنا ڕاپەڕاندنی ئەرچی حیزبی هیچ کات لە خۆپێگەیاندن و بردنەسەری زانیاری خافڵ نەبوو. هۆگریەکی تایبەتی بە خوێندنەوە و گوێڕاگرتن لە ڕادیۆ و بە تایبەتی ڕادیۆ دەنجی کوردستان هەبوو. باری سیاسیەوە کەسایەتیەکی پێگەیشت و تێگەیشت و پێتوانی بووی زۆر بە حاسانیت جێگای خۆی لە ناو دڵی کۆمەڵانی خەڵکی کوردستاندا بکاتەوە. زۆر تێدەکۆشا زانیاریەکانی خۆی ڕۆژ بە ڕۆژ بباتە سەرێ. بەو علاقەیەکی تایبەتی زۆری هەبوو بە گوێڕاگرتن لە ڕادیۆ و تەلەڤیزیۆن و هەروەها علاقەیەکی زۆری بە خوێندنەوە هەبوو. ڕۆژ بە ڕۆژ زانیاریەکانی خۆی لەو ڕێگایە دەبردە سەرێ. کوشەرانی دیموکراتی زۆر خۆشەویست. ڕادیۆی دەنجی کوردستان یەکێک لەو خۆشەویستانە بوو بۆ باوکم کە هەمیشە ڕۆژانە گوێی دەدایە ڕادیۆ دەنجی کوردستان و زۆر جاریش بەمەی دەکوت ڕادیۆ دەنجی کوردستان بۆ من وەکو مامۆستایەک وایە کە هەموو ڕۆژێ شتێکی زیاتری لێ فێر دەبم. لە نێو بەرنامەکانی ڕادیۆ دەنجی کوردستاندا ئاهەمیەتێکی یەکجار زۆر خاص و گرنگی دەدا بە کاروانی شەهیدان. مەلا ڕسوڵی گەردی
سڕای ئەوەی کە موسڵمانێکی بە بڕوا و بێگەرد بوو لە هەمان کاتیشدا هۆگری بێخەوشی نەتەوەکەی و حیزبەکەی بوو. ئەمنەگە بمهێ لەسەر شەخسیەتی کاک مەلا ڕەسوول قسام بکەم هەندێکشتی زۆر بەرچاوم تێدادی. ئەوەڵەن ئینسانێکی گورج و گۆڵ، ئینسانێکی بەزیب کوزاکوون، هەمیشە ئامادە، هەمیشە دەتگوت خەدەنگە، پوخت و خاوێن، ڕێک و پێک، زۆر دەگەڵ خەڵکی و سەر و ڕووخۆش ئەوانە. بەڵام لە پاشانە من شەخسیەتی ئەو ئینسانم بەو جۆرە دەدی کە عاشقی دووشتی ئەساسیە. یەکێکیان بەڕاستی مسلمانێکی مؤمن بوو، یەکێکیان عاشقی میلەتی خۆی و لە نێو میلەتەکەشیدا عاشقی حزبی دموکراتی کوردستان بوو. هەمین شارێکی هەیە کە دەڵێ لە کاتێکا کە جێژ و وێژ و مەستم، لە کاتێکا کە نوێژە دادەبەستم، کە هەڵدێنم لە بۆ نیە دوو دەستم، ئەمن ئەی نیشتیمان تۆم هەر لە بیرە. پێم وایە لەو وەختەدا کە نوێژیشی دەکرد تاعەتیشی دەکرد نیشتیمانەکەی و قەزی میلەتەکەی هەر لە بیر بوو. من زۆر جار لێم دیت بوو تەنانەت لە جارێکیان لە منتیقەی لە سوونێ نێوانی سنووری نێوان بەشی ڕۆژهەڵاتی کوردستان و کوردستانی باشووری کوردستان ئێمە جارێک لەوێ تۆباران کرایان، تۆبارانێکی قورس. لەو کاتیدا باوکم نوێژی دەکردمان با بە تۆبارانە بۆ نوێژەکە ناشکێنی ئەو ئەوەندە بیرو باوەڕ بوو کە ئەوەندە نەترس و ئازا بوو، هەم مەسەلەی بیر و باوەڕ ئاینەکەی و هەم نەترسیەکەی دووشتی تێکەڵاو بوون کە دەیتوانێت ئینسانە بە هیچ جۆر لەسەر ئەو شتەکە باوەڕی پێ نەترست بتوانێت زەفەری پێ ببانە ئەوە کە بیر و باوەڕەکەی لەغبێت. ناوبراو مامۆستایەکی کراوە و ڕۆشنبیر و ئەمڕۆیی بوو، توانی بووی سەرنجی زۆرێک لە ڕووناکبیران و مامۆستایانی ئەو سەردەما بۆ لای خۆی ڕابچێشێ و هەروەها زانیاریەکی زۆری لەسەر ڕابردووی بزوتنەوەی کورد هەبوو. هەوڵی دەدا ئەو زانیاری و ئاگاییانە فێری بڕوامەندان و هۆگران بە حیزبی دموکراتی کوردستان بکە. مامۆستا ئینسانێکی کراوە، مەلایەکی ڕووناکبیرێکی مەلا، مامۆستایەک بوو کە پیاو لە دانیشتن دەگەڵی لەزەتی دەبرد، شت فێر دەبوو، ڕابردووی میلەتەکەی لێ فێر دەبوو، ڕابردووی خەبات و زەحمەت و تێکۆشانی ئەو کەسانەی کە تا ئەو کات قورسایی و گیرانایی شۆڕش و بزوتنەوەیان لەسەر شام بوو لە زمان مامۆستاوە دەبیسترا. مامۆستا لە ڕاستیدا قوتابخانەیەک بوو بۆ ئەو کەسانەی کە تازە دەهاتندا ڕێگا و ڕێبازی ئەوانەوە. لایەنێکی دیکەی کەسایەتی مامۆستا لەو سەر و بەندەدا کە دەکرێ بڵێن لە نێو کولتور و فەرهەنگی ئێمەدا ئەو کات بەدەگمەن دەبیندرا لە مەجلیسێکدا کە خوازبێنی کچی مامۆستای دەکرا بۆ من، مامۆستا بۆ خۆی کوتی کە ئەمن بۆ خۆم بڕیارم داوە و بەو نەتیجە گەیشتوم کە هەر وەک چۆن کوڕەکانم پێم خۆشە ژیانی خۆیان بە دڵی خۆیان و بە کەیفی خۆیان دامەزرێنن، بۆ کچەکانیشم هەروە. بەڵام بە فەرقێکە پێم خۆشە کچەکانم ئەگەر مێردیان بە هەر کەس کرد مادام بە دڵی خۆیان بێ بۆ خۆم مارەیان بکەم. بۆیە مامۆستا بۆ خۆی من و کچەکەی لێک مارە کرد. گەردەی سەرراوێکە مامۆستایەکی ئاینی بوو، ئینسانێکی ڕووناکبیر و نیشتمان پەروەر بوو. ئەو لە هەموو کۆڕ و کۆمەڵەکاندا لە هەر جێگایەک کە کۆمەڵێک خەڵکی بۆ قسەکردنەوە دەستکەوتبایە باسی ئازادی گەلەکەی دەکرد و دژی خورافات، دژی کۆرەنپەرستی مەوزایی دەگرت و لە قاوی دەدا. لەگەڵ ئەوەیدا کە مەلایەکی ئاینی بوو، دژی هەموو خورافاتێک بوو کە بەمەسە بۆ لکاندراوە و زۆر بە توندی بربەرەکانی خورافاتی دەکرد.
ئەو هەر بە تەنیا بۆ خۆی لە خزمەت حیزبی دموکرات و خەباتی ڕزگاری خوازینەتەوەکەیدا نەبوو. سەرجەم ئەندامانی بنەماڵەکەی لە سۆنگەی ڕێنوێنی و ئامۆژگاریەکانی مامۆستا مەلا ڕەسوولدا خۆیان بۆ خزمەتی حیزب و جوڵانەوە تەرخان کرد و هەر یەک لە سەنگەرێکدا قۆڵیان لە تێکۆشان هەڵماڵی. لەباری پەیوەندی عاتفی بە ماڵ و عایلە و کوڕ و کچیدا ئینسانێک بوو زۆر کراوە. هیچ کاتێک نەیدەویست کە نەزەرات و بیر و بۆچوونی خۆی بە زۆر بەسەر ئێمەدا بسەپێنێت. زیاتر وەکو ڕەفیق وابوو لەگەڵمان هەتا باوچێک هەر گرفتێکمان هەبووە دەمانتوانی ئەمەش بەڕاشکاوی قسەکانی خۆمانی لەگەڵ بکەینەوە. ئەویش قودرەتێکی قناعی زۆری هەبوو بۆ هەموو تەجروبەیە کە لە ژیانیدا هەبوو ئێمە ڕێنوێنی دەکرد کە مەسیرێکی دروست لە ژیانی خۆماندا بگرین. هەرو نزیکایەتی و تێکەڵاوێ بوو بەهۆیەوەی کە لە ڕاپەڕینی پڕشکۆی گەلانی ئێراندا منیش لە ساڵی 1657 لەگەڵ باوکم کەومەوە بەکردەوە بێمە نێوبواری سیاسی و لەگەڵ حیزبی دموکراتی کوردستان هاوکاری بکەم و ببم بە ئەندام. لە دەوروبەری خۆی و لە خانەوادەکەی خۆیدا قوتابخانەیەکی دروست کرد کە ئێستاشی لەگەڵ بێ منداڵەکانی بە گەورە و چووکەوە ڕێبواری ئەو ڕێگایان کە مەلا ڕەسوول پێداڕۆیی خاوەنی ئەو بیر و بۆچوون و فکر و هەست و کورد خۆشەویستیان کە بابیان لە ڕێگایدا خۆی فیدا کرد. وەختێک ئەمە باسی خەباتی مامۆستای دەکەین کە من ئەو ماوە دوور و درێژەی کە کارم لەگەڵ کرد دەبێت سپاس بکەین بۆ ئەو شێرەژنانەی کە توانیان منداڵەکانی ئێمە منداڵەکانی پێشمەرگەکان ئاوا بەسەر بڵندی سەروبەر بکەن. دەبێت لێرە ئینسان سپاسی خێزانی شەهید مەلا ڕەسوولی گەردی و هەموو ژنە شەهیدەکان بکەین کە سەری تەعزیمیان بۆ دابنوێنین کە توانیان ئەو کاری بکەن بۆ ئەوەی ئەمە بە ئازادی و بە دڵێکی بێ مشکلە بتوانین لە ڕێبازی حیزبەکانماندا خەبات بکەین. ئەوە دەستی وان بوو، ئەوە جێپەنجەی وان بوو، ئەوە شەهامەتی وان بوو. ئێستاش ئەمن ژنە شەهیدن پێشی دێ منداڵەکەی لە تەمەنی 25 ساڵیش دانیشتووە کە شوەکەی زیاتر لە 15 ساڵە شەهید بووە، ئێستاش منداڵەکان سەروبەر دەکەن. یعنی ئەگەر ژنە پێشمەرگەکانیش ئەو شەهامەتان نەبا ئێمەش قەت نەدەتوانی ئەو خەباتەی وا بکەین. بە تایبەت مامۆستا کە مامۆستا زۆر کەم لە بەرکاری حیزبی حتا مرەخەسین دەدا بە ساڵ جارێک حاضر نەبوو مانجێک بڕاتەوە سەری ماڵ و منداڵەکەی بدا، چونکە 100% لە ماڵ و منداڵەکەی مطمئین بوو کە دەیزانی کەسێک هەیە کە منداڵەکان سەروبەر دەکات. من دەبێ وەک کاوسەریوی شتێک بڵێم بە مەلا ڕەسوولی لەو ڕۆژە کە من لەگەڵەوەی تێکەوتم ژیانیوی هەر حیزبەتی و کوردەتی و مەسەرکار و کاسبیوی ئەوە بوو هیچ ژیانێکی وای بۆ من نەبوو کە من ئیستیفادەی لێ بکەم. چەند وەختی 4 ساڵ لە زیندانی بردووەتە سەرێ ئەمن ئەو حەوت منداڵانم گەورە کردووە. هیچ کەس نەبووە کە یارمەتیکی من بە ئەوڕۆمێدا تەنیا لە خۆم بەداری. بەخاترەوەی چون ئەوە دوو کارێکی واکەوتەوە دوو ئازادی میلەتەکەی و نەتەوەکەی کەوتووە. گوتم قەیدەنا کاکاگران نەزەری وایە ژیانی وا پێ خۆشە. دەنامیش پێم خۆش بوو وەک هەموو حایلێک پیاوەکەم هەمیشە لە ماڵە با و بە ماڵە منداڵی خۆی ڕاگەیش با و ژیانێکی خۆشم هەبا و هێندە دەربەدەری و بەدبەختی نەکێشابا لەگەڵی. حتا حادەتێکی هەبوو 11 مانگ ڕۆی با و 6 مانگ ڕۆی با لەیم لێنە دەکرد دەمزانی ئەو کابرا ماڵە منداڵ
ژیانی خۆی وەلانەوە بۆ ئەو ئازادیە خۆی و میلەتەکەی نەتەوەکەی. ئەمی ژنێک نەبوو لەسەری بکەمە منەت و بۆ هەڵا بەزمی لەسەر بکەم. ئێستاش بەداخم بۆ ئەو ژیانە چەرمەسەری خۆم کە برد بەسەر، بەڵام بە ئێگەشتی پێم ناخۆش نییە، چون لە ڕێگای خراپکاریوە نەبوو، لە ڕێگای کوردایەتیوە بوو، لە ڕێگایەک و ئازادیە خۆ و میلەتەکەی دەویست کە ئەمنی شەروەکەوی نەزەرمەکەوی بوو. ئەمە دوو نەفەر بووین نەزەرمانێ بوو. دەمکوت قەیدێ ناکا ئەتوو بڕۆوە دوو کوردایەتی خۆتکەوە بە دوو نزەری خۆتکەوە مەرامی خۆت ئەنجام دەبیش منداڵەکانی خۆ بەخێو دەکەم. باوکە ژیان، زۆر لەو شەو ڕۆژانە شتێپەڕیون کە بەدەم بزەی شیرین سەلیەوەکانت شادەشکە دەبووین و لە شەوانیشدا لە دوای شەو باش خۆمان لە شێشایە ناوچێکە. بەڵێ ساڵ هاتن و ڕۆیشتن لەگەڵ یەکەم چەخماقی شۆڕش و خەباتدا، تۆش لەگەڵ هاوبیرانتدا بووی بە پەیکی شۆڕش لە جێی مێرگ و مەزرا و دەشتە سەوزەکان، کۆڕی گەرمی جوتیارە دەستکەڵشیوەکان. ئەم جارە خۆت لەناو ئاپۆڕای هاوڕەکانت لە چیابەرد و سەرگەشەکان دیتەوە و بە لەبەرکردنی بەرگی پیرۆزی پێشمەرگە بوویە وێزی سەرزمانی مناڵانی تینوی ئەوینی ئازادی و منیش لەگەڵ بیستنی وشەی پیرۆزی پێشمەرگە گەز بڵین دەبووم و هەستم بە شانازی دەکرد کە باوکی منیش یار و یاوەری کەسانێکە کە قسە لە ژیانی سەربەستانەی گەلەکەی دەکا و دەیهەوێ بە داگیرکەرانی بسەلمێنێ کە بەری ڕۆژ بە بێژین ناگیرێ و کاتێەوە هاتووە نەتەوەکەی خۆی قسە لە چارەنووسی خۆی بکاوە خۆی دیاری بکە. باوکە ژیان، دیارە ئەو سەفەرە ئەبەدێ کردت زوو بوو. منیش ئێستا لەم ئاڵ ساتەدا کە لێی دەدوێم دڵنیام بەرەو دنیا سەروەرەکانی بردوون و هەموو بەهارێک لەگەڵ پشکردنی گوڵ و گژوجیا و لەگەڵ دەرکەوتنی گوڵاڵە سوورەکان کەەوە خوێنی تۆ عاڵم پۆل پۆل عاشقانە ڕێگای سەروەریت دێنە سەر دڵخۆکەت و پەیمانە لەگەڵمە دەکەنەوە. حەسوو عەلیپور کە ئەویش وەک مەلا ڕەسوول خەڵکی ناوچەی پیرانشار بوو، یەکێک لە فەرماندە لێوەشاوەکانی هێزی پێشمەرگە بوو. کاک حەسۆ کوڕی مرادی گردەسوور بوو. باوکی بەهۆی پێگەی خێڵەچی و نفوزی عەشیرەییەوە کەوتبووە بەرسەرنجی ڕژیمی شایەتیەوە و هەوڵی دابوو لە دژی بزوتنەوەی کورد بەکاری بێنێ. حەسۆ بە هەڵگرتنی چەکی پێشمەرگایەتی حیزبی دموکرات و نیشاندانی ئەو پەڕی لێهاتوویی نەک هەر وەک پێشمەرگەیەکی قارەمان، بەڵکو وەک فەرمەندە و کادرێکی نیزامی و وەک بەرپرسێکی دڵسۆز و کارامە لاپەڕەیەکی پڕ لە شانازی خستە سەر مێژووی بنەماڵەکەیان. شێت حەسۆش وەکو زۆر تاچی کورد لە سەرەتا شۆڕشەوە با هەست بە پرساتیکردن بە چەوسانەوە و زۆرنەکردن لە ملەتەکەی خۆی هاتە ڕێزی پێشمەرگەکانی دموکراتی کوردستان. ئەو بەخۆی لێوەشایی و لێهاتووی و ئازادیەوە هەرزوو پلەکانی یا بەرپرساتەکانی نظامی بڕین و تا جێگیری فەرمەندەری هێست. حەسۆ پێشمەرگەیەکی فۆقەڵادە ئازا بەوێر شێرجێ لە کارەکانیدا بوو، بەردەوام ئومێدوار هەر بۆیەش بوو بەهۆی ئەوەی کە دنێو هەڵسەنگەرانیدا بێتە جێگای متمانە و خۆشەویستی پێشمەرگەکان. حەسۆی عەلیپور لەو کادر و فەرماندانەی حیزبی دموکرات بوو کە خەڵکی پیرانشار ئەو پەڕی متمانەیان پێبوو بە دیتنی و بە بیستنی ناوی خۆشحاڵ و هیوادار دەبوون.
عەسۆ دەگەڵەوەی کە زۆر چالاک و فعال بوو، زۆر هەڵسۆر بوو، کەسێکی زۆر ئاوەدان، کەسێکی خۆش ئەخلاق، خۆش ڕەوشت بوو. ئەوە وای کردو کە لە هەر جێیەکی حەسۆ دەرکەوت بە کەسانێک کە داناسی دەنجیان یان خۆی دوور بە دوور دەنجی دەهات. یعنی ئەوە نەبوو کە تو جارێک غەم بە عەسۆوە ببینی، ناومێدێک بە عەسۆوە ببینی، یان ئەوە سوزانم لەو پەیوەندیاندا هەمی جێگای ئومێد بوو. تو کە عەسۆت دەدی حەست بە خۆشحاڵی دەکرد، حەست بە ئومێدێکی زۆر دەکرد، حەست بە ئارامێش دەکرد، قسەی خۆشبوون مەجلیسی دەڕازاندەوە. سوزانم هەمووی ئەوانە ببوونە تایبەتمەندی بە هێزی حەسۆ. کاک حەسۆ بەڕاستیەوە ئەرزوکردن لە دوو جیهەتەوە نمونە بوو کە ئارەزوو و ینی نمونەیەک بێ بۆ هەموو پێشمەرگەی حیزبی دموکرات. یەکێک لە ئازایەتیدا هەموو کەس دەزانێت کە کەموێنە بوو، شاید 6-7 جار تاوجێ من بزانم قەلەن بریندار بوو و کەسانجی کەبرەك لە نزیکیە بوون بۆ خۆم فرسەتێکم بۆ هاتە پێش کارتێک لە بیمارستان دیتم تقریبەن ئەکسەری بەدەنی جێگای برینی پێوە بوو، بەڵام هیچ جارێکی ئێستا ڕانەدەوەستا کە برینەکەی تاوە ساڕەش بێ دەچۆوە مەیدان. و لەو ساڵانەی ئاخر لە واقعدا بە زۆری کۆمیسیۆنی سیاسی نیزامی ڕاگیرا بوو لێرە کە چیدی نەچێتەوە مەیدان، کە دیسانەکانش من تاوەی ئاگادار بووم ئەکسەرەن بەهانەیەکی دەدیتەوە کە بە بەهانەی بەڕێکردنەوەی پێشمەرگە یا بە بەڕێکردنەوەی هێنانەوەیان یا شتێک هەر خۆی بە ماوەیەک هەردەگەیاندەوە منتیقە دەگەڵ پێشمەرگە بکەوت. ئەنی لە ئازایەتیەکەیدا وەگەڕژێ ئەرزی خێزانیەوە منداڵ بەرزەکانیم کرد، پێم وانێ حەسۆ قەتی هەست کرد بێت ترست چییە. بێزگەلەوەی وەک هەموو دەیناسن شتێکی دیکەی کە دەڵێن دیست دوو تایبەتمەندی ئارەزووەی کەم پێشمەرگەی حیزب ئەوە بێ شەخصیەتی. هەموو دەزانن چەندەی سانچی بە شەخصیەت بوو، چەندە ئەوەی ئەمە بەگشتی ڕووخۆش مؤدەب بە احترام، چەندەتان ناسی کە چەندە ئینسانێکی خاچی و ئەو خاچی شەخصیەت و گەورەیەی دابێ. ئەو ڕۆژەی پێشەوەی شەهید بوونی شەید حەسۆ پێشەوەی پیلانی ڕژیم جێ بگرێ، من بیستم کە شەید حەسۆ لە پایگای ڕادیۆیە، ئەمە ئەو کاتەی لە فێرگەی سیاسی نظامی مامۆستا بووم، چوم دیکار لێ تەلەفۆنم لێ کرد، گوتم کاک حەسۆ ئەو شۆڕەفیقێکمان لێرە پێم خۆشە بێ ئێرە. قەولی دا و وتی ئەوە نازانم هەندێک فانوس و هەندێک شتەکەل و پەلە تەعویلی بەرپرسی بنکەکەی دەم و دەگەڕمەوە وێ. بەڵام دوای وا هات زۆری پێچوو نەهات، من دووبارە چوومەوە دیری کار و تەلەفۆنم لێ کرد، تم کا ئەسۆ وەکو ئەرزم کردی من ڕەفیقش خۆشەویستمان لێرە کاکسێ ڕەسوول ئەوشۆ لێرەیە، ئەتو ژوەرە پێمان خۆشە لێرە دەبین و پێکەوە دادنیشین. قەولی دا، بەڵام بەداخەوە قەدەر وای کرد ئەجەر ڕاکێشە پاژماوەیەکی دیتن کە درەنگ بوو حەسۆ نەهات. چوومەوە دیوی کات و با تەلەفۆنم لێ کردەوە، گوتیان وەڵا گەڕاوەتەوە بۆ ئێزیە. بەداخەوە ڕژیم لە حوتی قەزڵوەری هەفتا کە بەرابەر بە 20 ئۆکتۆبری 91 بۆ پیلانێکدا بەداخەوە حەسۆ و دوو تێکۆشەی دیکەی لە گەل و لە جوڵانە و حیزب دموکرات ئەستاند. جەلیل مامایی ڕۆڵەیەکی ئازەری زمان بوو کە بە پێچەوانەی زۆر لە هاوزمانەکانی کە چەکی ڕژیمیان هەڵگرت بوو دانیشتوانی کوردستانیان قەڵاچۆ دەکرد ببۆ پێشمەرگەی حیزبی دموکرات بۆ ئەوەی خزمەتی بزوتنەوەی کوردستان و خەڵکی کوردستان بکە. باوەڕشی وا بوو کە بە هاتنەدی ئامانجەکانی حیزبی دموکرات و جوڵانەوەی گەڵی کورد
گەلانی دیکەی ئێران و یەک لەوان ئازەربایجانیەکانیش لە مافەکانیان نزیک دەبنەوە. کاک جەلیلی مامایش کە من شخصەن زۆر ئاگام لە یانەی خانەوادەکەی ناناسم دیارە پێم وایە لێرە هەم ماڵێ کاک ئەحمەدوان ئەوانەی کە منتیقەن باشتری دەناسن تاوجێ بیستومە وەگەرزم کرد من شخصەنی کە دیارە و دایک و بابی خانەوادەجی بڵێ کورد نییە نەبوون هەر خۆی ئەوە کە دەگەڵ حیزبی دموکرات و دەگەڵ جوڵانەوەی کوردستان کەوتووە دیارە شتێکی سیر نییە نمونەی دیکەی واشمان زۆرن هەرە ساڵ لە نێواندا شەهیدمان زۆر داون بەڵام خۆی بە هەرحاڵ نمونەی زیاتری وەفاداری و فیداکاری دەگەێنێت لە ڕێگای ئامانجێک کە ئامانجە پیرۆزە و گەورەتر و بڵێن وەسیعترە لە چوارچێوەی شتێکی بەرچاو تنگانەی میلی یعنی دەواقعدا خەبات لە ڕێی ئازادی و لە ڕێی حەق مبارزە دژی ناحەق و زوڵم و ستەمگەری تاوجێ من بیستومە لەو ڕێگایەدا منداڵی وردی کە بۆ خۆی نەیدیوە یان نەیتوانێ ببینێت لە بین چوون حتا خێزانی لیان بە مێردیان داوەتەوە چونکە و حاضر نەبوو بەجێ بێڵێ ئەوانە هەمووی نیشان دەهەن دەیەوێت کە لە هەموو شتێکی گوزەراوە خولاسە بۆی دە حیزبدا بمێنێتەوە. جەلیل مامایی ماوەی چەند ساڵ بوو لە بەشەکانی تەدارکات و خەدەمات کاری دەکرد. دڵسۆزی دەستپاچی و ماندووی نەناسی خۆی بۆ بەرپرسان و هاوکارانی سەلماندە بوو. لە کار حیزبیدا زۆر ماندووی نەناس بوو دڵسۆزیش بوو زۆر لە هەمان کاتدا زۆر جار لە بیرمە کاتێک باسی هاوڕێیان دەکرد بە تایبەتی هاوڕێیانی شەهیدی تەمێک لە خەم و پەژارە دای دەکرد ناڕەحەت دەبوو سەداقەت و ڕاستیەکی هەبوو کە بە بڕوای من تایبەتی بوو ئەو سەداقەت و ڕاستیە وای لێکردبوو لەلایەن هاوڕێیانی بە تایبەت هاوڕێیانی نزیکی زۆر خۆشەویست بێ زۆر لە بنەماڵەکان تەنانەت وەک کوڕی ماڵێ سەیری جەلیلیان دەکرد. شەهید جەلیل تەواوی ئەو ئەرکانی کە پێی ئەسپێردرا بوو چ لە دەورانی پێشمەرگایەتیدا لە هێزی ئاوارە و چ دوایە لە ئەرکەکانیدا لە کۆمیسیۆنی ماڵی و تەدارکات و هێزی سامڕەند تەواوی ئەو ئەرکانی کە پێی ئەسپێردرا بوون زۆر بەباشی و زۆر بەڕێک و پێشی بەڕەوەی بردن. من قەتم نەدی ئەو کوڕە ڕەخنەیەک یاگلەیەکی بێتەوە سەری. هەروەشی ئەرزمکردن شەهید جەلیل جگە لە هێزی ئاوارە لە بەشەکانی ماڵی و تەدارکات و هێزی سامڕەند و دوایش لە بەشی خەدەمەتدا کاری کرد تا ساڵی 1370 هەتاوی بەهۆی تایبەتمەندیە بەرزەکانی لە لای ڕێبەری حزب لە نێو هاوڕێیانی کادر و پێشمەرگە و لە نێو بنەماڵەکاندا خۆشەویست و جێگای ڕێز بوو. جەلیل شۆفێری ئەو مینیبوسە بوو کە کرا بە ئامانجی پیلانی تێرۆریستی حوتی خەزەڵوەری 1370. هەروەک دەبینن ئەو پیلانە بۆمە زەبرێکی چکۆلێ نەبوو نییە هاوڕێیانی ئاوا بە نرخمان لە دەست داوە دیارە چونکە جار برادران هاوڕێیان مقایسە دەکەن کە دەگەڵ ئەوەی کە دەیتوانی بگاو نەگەیشتووە مەسانەوە لە زاریاندا دەکە چاکمان نەجات بوو لە سەتحێکی گشتی حیزبدا دیارەوە ڕاستە مەگەر هەمووی 27 یا 30 نەفەرەکەی کە دەنێم ئەو ئۆتۆبوسە دابان دەبین چوبان دیارە زەربەکە زۆر زۆر گەورەتر دەبوو بەڵام بە هەر حاڵ دە سەتحی خۆیدا وەک دەبینن ئەوە زەبرێکی کەم نییە و بە هەر حاڵ جێگای داخێکی زۆرە
بەڵام چ دەتوانین بکەین لە واقعدا ئێمە شۆڕژگێرین و پێمان دەڕێی خەبات ناوە دەڕێگای ئەمەلی خەبات بەکردەوەش خەبات دەکەی نەک دانیشت بین و لە جێگایەکی دوور لە مەیدانی خەبات و بە قسە و بە درش خەباتگێری بەکردەوەن وەک دەڵێن کوڕی مەیدانیان کەس دە مەیدانی خەباتیشدا دە مەیدانی عەمەلیشدا ئەوەیە ئەنی بۆمە بە هیچ وەج نا عاشقی شەهادەتین نە بە خاتری شەهادەت و ئانە هاتوونە مەیدان ئێمە بە خاتری بیر و باوەڕێک هاتوونە مەیدان وەگازم کردن ئەو برادرانە مختصرێک لە شناسایی شەخصیم بۆ خۆیان نمونەی ئیمان بە بیر و باوەڕ بوون تاوانی حوتی خەزەڵوەری 1370 سەرەتای ئەو پیلان و کردەوە تێرۆریستیانە بوو کە کۆماری ئیسلامی لەسەر خاچی کوردستانی ڕزگار بوو لە دەسەڵاتی بەعس لە دژی تێکۆشەرانی ڕۆژهەڵاتی کوردستان و حیزب و ڕێکخراوە سیاسیەکانیان بەڕێوەی بردن لە ساڵانی دواتر